ئەوە قەڵای هەولێرە بە قاوە ئەو قاوەی کە دەیخۆن کێشاوە لە ئەزمموی 30 ساڵی خۆم لە بواری هوەری شێوەکاریدا تەوا من لە کوردستان بووم کاتێک لە کوردستان بووم من ماوەی 3 ساڵ و نیو لە ساڵی 90ەکان لە گۆڤاری هەنجی منداڵان موسەمی مشرفەنی بووم دواتر بۆ ماوەیەکی کورد بوومە بەڕێوەبەر شێوەکاری بەڵام دەستم لە کار کێشاو بە حکمەوەی شەڕی ناوخۆ بوو ڕوون کردە هاندەرە هەڵبەتە من لە کوردستانیش پیشانگام کردبەوە لە دەرەوەی وڵاتیش چەندە پیشانگام کردێتەوە و زۆریش بەشداری پیشانگای بە کۆمەڵ دەکەم. ئەوە ئێستا وەک مەرسام ئێرە مەرسامەکەمە ژوورێکی زۆر بچووکە ڕاستیەکەی ئامادەکردنی تابلۆی گەورە بە پێویستی بە ژووری گەورەیە دوو بابەت بە تایبەتی لە ستۆڕە کۆمەڵایەتەکان زۆر دەنجیدا یەک لەوان کە نازم بوو ئەو تابلۆیە بوو کە لەوە پێشتر کردم ئەگە سێرێکی بن قەبارەی گەورە نیە من لەو ژوورە بچووکە هەوڵ دەدەم کارێ بکەم یعنی مرد نییە کارەکە گەورە بێت اینجا دەنگدانەوەدا دەکرێت کارێکی زۆر بچووک بێ بەڵام دەنگدانەوەیکی زۆر بدە گرنگەوەی پەیامەکە پەیامی هونەر چییە لێرە لە سۆسیال میدیادا ئیتر مەجبورم کاری بچوو بکەم حتا ئەو کاری کە ئەو کچێک کە دەگریە ئەویشم بە بچووکی لەو ژوورە بچووکەدا ئەنجامدا life begins you make more lighter ئەوە با بڵێن بە ئینگلیزیەکە more than portrait یان تەنها پۆرتێتێک نییەوە ئەگەر خۆت با بڵێن ئینسان خۆی بچووکە بچێتە قوڵایی ناو تابلۆکەمەوە لە ناویدا هەزاران سیمبۆڵ دەدۆزێتەوە چونکە کە نزیک ئەبێەوە ڕیالیزمی خۆی بزرەکە تۆ لە ناو هەزاران با بڵێن سیمبۆڵی ئابستراکتە خۆت دەدۆزیتەوە هەر سیمبۆڵێ شکڵێکە ماسی کلیل خۆر